کورد کۆنێکشن میوانداری دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و ڕۆژنامەوان دەکات. دکتۆر لەگەڵ بەخێراتنم بۆ جەنابێت ئەمەیە بزانم ئەو ڕاپۆرتانی کە ئاماژە بە کەمبوونەوەی یاخو سنوورداربوونی زیاتری ئازادی ڕۆژنامەوانی و هەروەها ئەو جۆرە میدیایی لە هەرێمی کوردستان پێی دەڵێن میدیایی سربەخۆ دەگەڕێتەوە بۆچی ئەمە شتێکی بە بەرنامەیە دەکرێت یا چۆن؟ ینی کەمبوونەوەی ژمارەی ڕۆژنامەکان لە ساڵی 1990ەوە تاکو ئەمڕۆ دیارە کۆمەڵێک فاکتەری لە پشتەوەیە. یەکێ لەوانە حاڵی حاضر جەنابتان ئیشارەتان پێەیە کە تەسەکبوونەوەی بڵین سەکۆی ئازادیە لە کوردستانە. سەرباری ئەوەش دیارە ئەو دەرامەتەی کە تایبەتە یان ئەو دەرامەتەی کە ئەکرێت تەرخام بکرێت بۆ میدیا ئەو دەرامەتە بەدەستی خەڵکەوە نییە، بەڕاستی بەدەستی میدیای ئەهلێەوە نییە، زۆرتر بەدەستی حیزب و بنەماڵە و خەڵکی دەسەڵاتدارەوەیە. ئەوە کاریگەریەکی زۆری بۆ فاکتەرێکی کەشەیە کە بیرم نەچێت ئەوەیە کە لە ساڵی 2023 بەرەژوور کوردستان بۆ میدیاکانی جیهان کراوەتەوە. ئەمڕۆی بینی هەردەنگی ئەمریکا ئەسا پرۆگرامی هەیە لە کوردستان کە ڕەنگە کاریگەرتر بێ لەوەی کە چەند کەسێک لە شارێکی کوردستان یا لە شارە سوکێکی کوردستانە ڕۆژنامەیەک بڵاوەکەنەوە. ئەمانە هەمووی کاریگەر بوون. بەڵێ بەڕای جەناب کەپتەر خەمی لەلایەن ڕۆژنامەوانانەوە هەیە؟ دیارە ئەمە پرسیارێکە بەشێکە لە کێشەی سیاسی کۆمەڵایەتی کوردستان، ینی ئەتوانی بڵێ کەمتەرخەمی هەیە، بەڵام بمانێ و نەمانەیە ئەو ڕۆژنامە نووسانە کە ژیانیان بۆ ڕۆژنامە نووسی تەرخان کردووە ئەبێ لە جێگەیە کار بکەن. ئەمڕۆ ئەو جێگەی کە هەیە ئەو جێگەیانەی کە هەیە تەنها بەڕاستی ئەو میدیانەیە کە سەر بە حیزبن یا بەسەر بنەماڵەن یا بەسەر بە کەسانی دەستڕۆشتون. لەبەرەوە یعنی ئەمە سیاسەتێکی تازەنیە لە وڵاتانی کەشا ڕوویاوە لە زۆر مەجالات تەنانەت لە بواری تەکنۆلۆژیشە بۆی کە بتوانی بارێک بقۆزیتەوە تۆ شتێکی باشتر پێشکەشەکەیت. ئەو وەختە ئەو میدیاکارانی کە بۆ ڕۆژنامەی هەلیشەکەن هەمویانیان بۆ لای تۆ. یعنی ئەمە دیارە بەرنمەیەکی لە پشتەوەیە، بەرنمەکە بەرنمەیەکی سیاسێک ئەویش زۆرتر بەزکردنەوەی دەنگی حیزب و دەنگی بنەماڵەیە. دکتۆر پێم وایە ئەگەر کە باسی ڕۆژنامە و ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان دەکەین زۆر جار دەین بەراوردێک دروستەکەن لە نێوان ئەوەی کە ئێستا باری ڕۆژنامەنووسی لە کوردستان دەکەن لە زۆر شوێنە یان هەندێکیان زۆر جورئەتانە زۆر بە ئازادی یان زۆر توانیانە بابەتە حساسەکان باسکەن لە هەرێمی کوردستانە لە کاتێکاش باسەکرێکە هەندێک ئازادیەکان سنووردار کراون چۆن بەراوردێک لەوە دروست ئەکرێ ینی تا چەندێک کامە سەرکەوتوترە؟ ینی دیارە ئەو میدیاکاران ئەو میدیاکارانی کە لە کوردستانە کارەکەن بەڕاستی زۆر بەجەرگن، چونکە لە جێگەی کارەکەن کە ژیانیان دەتوانم تا ڕادەیەکی زۆر مەترسیدار بێت. بەڵام ینی میدیا پێویست ناکە کاری میدیا پێویست ناکە بڵین کە لە کوردستانە تۆ کارەکەی مەترسی لە پشتەوە بێت، بەڵام لە کوردستانە لەبەرەوەی کە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەوانی نییە لەبەرەوە زۆرتر ئەو کەسانی لە میدیا کارەکەن وەکو بڵین وەکو گیان بەخشێکیان لێ هاتووە دەنا پێویست ناکە گیان بەخش بن. گرفتێکی زۆر گەورەتریش هەیە ئەویش ئەوەیە کە ئەو میدیاکارانی کە لە میدیای ئەهلیە کارەکەن و بڵین کە ئازادن زانیاریان بەدەست نایەت، زانیاریەکان زۆربیان بەدەست حیزبەکانەوەیە بەدەست دەسەڵاتەوەیە. تەبەن ئەمە لە ڕیپۆرتی پێشووی حکوومەتی ئەمریکاشە هاتبوو کە میدیاکانی بە تایبەتی ئەوانەی دەوری پارتی زانیاریان دەستەکەوێت، بەڵام میدیاکانی زۆرتر ئەوانەی سلێمانی زانیاریان لە حکوومەتەوە دەست ناکەوێت. دیارە ئەو جەنگی میدیاش بە زانیاریە کرێ، تۆ زانیاری پێ نەبێت ناتوانانی شەڕەکە بە زانیارێکی وی دەقیق نەبێت ئەو بنە دادگاوە. باشە بەورە کاک دەخیل دکتۆر ئەگەر ئێمە بێت و بەراوردی بکەین لە نێوان میدیا لە ئێران لە تورکیا لە سووریا لەگەڵ میدیا لە هەرێمی کوردستانی عێراقدا ینی چ جیاوازیەک دەبینرێ یا چ جۆرە لێکچوونێک هەیە؟ یعنی ئەگەر واز لە میدیای ئەهلی بێنین یا میدیای ئازاد بێنی کە بەڕاستی کاریگەریەکی وای نییە، ئەگەر زۆرتر سەیری میدیای حیزبی بکەین ئەوانەی کە هەن زۆرتر منەڵێم ئەوانەی پارتی لە تورکیاوە نزیکترن. یعنی ئەوەش ئەگەر بەوردی وەکو کەسێکی شارەزار لیان بکۆڵیتەوە سیرەکەی ئەگەر سەیری هەرێکە لەوانەی کە کاریگەرن
میدیای کاریگەری لای پارتی بکەی سیرەکەی زۆر کێشە هەیە کە زۆر گرنگە بۆ کوردستان ینی خەفەیەکەن هەندێک کێشەی تریش کە خۆیانیانێ بیکەن بڵین بەرز ڕای بگرن سیرەکەی وەختی خەڵکی پێوە خەریەکەن و وەختی پێوە کوژن و بۆ نموناوشت ئەو شتانی کە یانەیە بە تایبەتی لەگەڵ ئەکەپا زۆر یەکێ لە سەرکردەکانی کە بە قسەیاکە سیرەکەی میدیاکانی دەوری پارتی زۆر بە جدی وەریەگرن لە کاتێکا کە پێشمەرگە لە تووس خورمات و جانی خۆیە بەخشیە ینی سیرەکەی بەڵەنسێک نییە لە نێوان بڵاوکردنەوەی هەواڵەکانەیە یا بایەغدان بە هەواڵەکان کە ئەمە بە بۆچوونی من زۆرتر لە تورکیاوە نزیکترە تاکو ئێران. دکتۆر ڕێبوار زەحمە نەبێ ئەگەر باسی شێوەی میدیا و بە تایبەتیش لە کاتی ئێستا کە تەکنۆلۆژیا وای کردووە میدیا زۆر بە ئاسانی دەگاتە هەموو خەڵکێک ئێستا ئەو میدیایە یان ئەو تەکنۆلۆژیایە توانیوێتی پەیوەندیەکان یان کۆمەلگای کوردەکان لە ڕۆژهەڵات ڕۆژاوە باکوور باشوور لەو شوێنانە زیاتر نزیک بکاتەوە زیاتر باشتر لە یەکتری بگەن ینی لە ئاستی ئەوەی کە پێڵێن لە ئاستی خەڵکە لە ئاستی تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵێ کورد زۆرتر لێ نزیک بۆتەوە چونکە تۆڕی کۆمەڵاتیە بە یەکیان وابەسێت بەڵام لە هەمان کاتە توانی بڵێ ئەو میدیایی کە زۆرتر میدیایەکە دەنگی هەیە و بڵین نەک تۆڕی کۆمەڵایەتێک کە میدیایە ئەو میدیا بە بۆچوونی من تا ڕادەیەکی زۆر کەلێنی زۆرتری خسۆتە نێوان بەشەکانی کوردستانەوە خۆ بۆ نموناگەر میدیاکانی باشوور وەرگری لەگەڵ میدیاکانی باکوورە ینی بەڕاستی جیاوازێکی زۆر جیاوازێکی زۆر گەوریان لە نێواندا هەیە یان بۆ نمونە هەر لە سەیری هەرێمی کوردستان بکەی میدیای لە سلێمانی لەگەڵ میدیای هەولێر جیاوازێکی زۆریان لە بینایە نەکەرەوە کە میدیاکارەکانی سلێمانی ئەچن بۆ هەولێر وەکو خۆیان ئەڵێن ئەنێرنەوە بۆ سلەیمانی یعنی ئەتوانم بڵێم دابەشبوونێکی زۆر جدی هەیە کە میدیا ئەوەش دیارە وەکو پێشتری ئاماژەم پێکرد بەشێکە لە پێکهاتەی کۆمەڵایەتی و سیاسی کوردستان. بەڵێ دکتۆر لە وەڵامی یەکێک لە پرسیارەکانی پێشووتردا ئاماژە بەوە کرد کە دەستڕانەگەیشتن بە زانیاریەکان هەیە و میدیای حزبی یا میدیای سێبەر زیاتر دەستی بە زانیاریەکاندا ڕادەگات لێرەدا میدیای ئەوەی کە بەسەر بەخۆ ناو دەردەکرێت تووشی جۆرێک لە هەڵە نابێت کە خوێنەر بەرەو چاواشەکردن بەرێ لە کاتێکا کە زانیاری تەواوی دەستناکەوێت زۆر بە کورتی تکایە. بەسەرچاو گومانیتیانە کە ئەم جەنگی میدیایە بە زانیاری و بە زانیاری وردەکرێت تۆ ئەگەر ناتوانانی میدیاکە هەرەوەی بڵێ سەرچاوەیە کە نەویست ناوی خۆی بڵێ جارێک واڵی دوان واڵی لە کاتێکە کە میدیای حیزب ئەڵێ فلان سەرکردە وایوت فلان بڵێن کارمەند وایوت تۆ ئەو زانیاریت نییە لەبەرەوە تۆ بەڕاستی پتێوە نەتەوێت تا ڕادەیەکی زۆر باوەڕ لە دەستی من خۆمی خوێنمەوە بێزارە مسارەکەم هیچ سەرچاوەیەک نییە. دکتۆر ڕێبوار فەتاح زۆر سوپاس بۆ بەشداری جەنابەت.